تا دێت کاریگەریەکانی وشکە ساڵی زیاتر بە دەردەکەون. ئێرە سەرچاوەی ئاوی سەیرانگای جوندیانە کە بەهۆی وشکە ساڵیەوە بە تەواوی وشتی کردووە. گۆنەر سۆران خاوەنی سەیرانگای جوندیانە و دەڵێت باب و باپیرانمان هەر لێرە کاریان کردووە و زیاتر لە 100 ساڵ دەبێ ئاوی جوندیان بەم شێوەیە و لەم کاتا وشتی نەکردووە. ئەوە جوندیان لە ماوەی ڕابردوو لە باو باپیرانەوە ئەوە یەکەمین ساڵە لە مانجی سێ ئاوشی بیتن شتی ئەوها بەخۆی نەدیتێ هەر لەبەر ئەوە شەکە جوندیان پێرن سەر و چاوەیە ساریە یان سەر و چاوی ساری کاوەی کەم و زیادەکە بەڵام ئەو ساڵ لەبەر ئەوەی وشکە ساڵی ئاوەکەی هەر نەهاتیتەوە بەخۆی ئاوەکەی کە دێتەوە لە مانجی سێ هەتا مانجی شەش لە پاشمان شش ئاوەکەی کەم و زیادەکات ناقەت هەر لە تەمەنی باو باپیران ئەوە یەکەم ساڵە ئەوە لە مانجی سێ وشک بیتن بەخۆی لە مانجی شش حافظە ساڵی پار مانجی نۆبوو ئاوی هەر هەبوو بەڵام ئەو ساڵ ئاوی نیە لەبەرەوەی وشکە ساڵی. وشکبوونی کانیاوی سەیرانگای جوندیان کاریگەری لەسەر کاسبکارانی ناوچەکە و خاوەن شوێنە گەشتیاریەکان دروست کردووە. ئەگەرچی تاوگەیەکی دەستکرد وەک شوێنگرەوەی کانیاوەکە دروست کراوە بەڵام کاسبکاران بەهۆی نەبوونی کارەبای بەردەوامەوە ناتوانن بە بەردەوامی لە ڕووبارەوە ئاو بۆ تاوگا دەستکردەکە بهێن و بەمە شوێنە گەشتیاریەکان زەرمەند دەبن. بە تەواوبوونی کۆرنیشی کاولۆکان جوندیان بابەتی ئەو کێشەی کەم ئاویان ئەو کێشەی هەبوون و نەبوونی ئاو لە جوندیان بە شێوەیەکی زۆر ڕێکوپێک لە چوارچوەی پلانێکی داڕێژراوی حکوومەتی هەرێمی کوردستان بابەتی کەم ئاوی لە جوندیاش کێشە چارەسەر بکرێت. داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین وەکو کەرتی گەشتیاری پێداچوونەوەکی بە کەرتی گەشتیاریدا بکە و داوای کارەبایەکی 24 ساعتی یان لەو کارەبایە باشتر لۆمان دابین بکە چونکە بەهۆی ئەوەی گەشتیارێکی زۆر ڕوو لە جوندیانی گەشتیاری دەکا و کاسبکارانی جوندیانیش زەرمەند نەبن پێویستە کارەبایەکی 24 کاتژمێرمان لۆ دابین بکەن. بە مەبەستی ئەوەی کەوا یعنی خەڵک بتوانێت شوێنی سەردانی ئەو شوێنە گەشتیارانە بکات داوا لە حکوومەتی هەرێمەکەین کەوا ڕێگە چارەیەکەوە چەندان ساڵە نەیانتوانیوە ڕێگە چارەیەک بدۆزنەوە بۆ ئەوەی سەرچاوی ئاوی هەرێمی کوردستان گل بدەنەوە و لە کاتەکی ئاوا بتوانین بەکاری بێنی. کانیاوی جوندیان نازناوی سەرچاوەی سحری پێدراوە هۆکارەکەشی بۆ ئەوە دەگەڕێتەوە ئاوەکە کەم و زیاد دەکات و لە هاوینان هەندێک ڕۆژ وشک دەبێت و دواتر دێتەوە بەڵام ئەمساڵ بەهۆی وشکە ساڵیەوە لە مانجی سێوە بە یەکجاری وشتی کردووە و لەو کاتەوە ئاو لە کانیاوەکە نەهاتۆتە دەر. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام سەیرانگای جوندیان لە قەزای ڕەواندۆز.